بۆمانەوە لەسەر دەسەڵات و نەبوونی ڕکابەر مەلا عەبدوڕەحمانی بارزان چۆن کوژرا. دکتۆر عەبدوڵڵا غەفور لە کتێبی بارزانم چۆن دیت دەڵێت پاشکوشتنی عەبدوسەلامی دووەم لە 1 مانگی کانونی یەکەمی ساڵی 1914 لە بەندیخانەی مووسڵ بەدەستی تورکەکان بزوتنەوەی ئاینی بێشێخ مایەوە. براکانی عەبدوسەلامیش هێشتا وایان لێ نەهاتبوو کە بتوانن ئەو کارە ڕاپەڕێن. دواتر شێخ ئەحمەد کرایە شێخی بارزان، بەرەبەرە توانی لادینەکان بانگ بکاتەوە بۆ ئەوەی خۆی و بارزان بهێنێتەوە بارێکی ئارام. پیاوماقوڵەکانی ناوچەی بارزان و بادینان وایان بە باش دەزانی کە مەلا عەبدوڕەحمان وەک سەرپەرشتیاری کاروباری ئاینی بمێنێتەوە و کاروبارەکان بەدەست ئەوەوە بێت و ئەو ڕایان بپەڕێنێت. نێوان شێخ ئەحمەد و مەلا عەبدوڕەحمان زۆر باش بوو. شێخ ئەحمەد چەندین جار داوای لە مەلا عەبدوڕەحمان کردبوو کە ئەو ببێتە شێخی بارزان و بادینان و هەموو دەسەڵاتەکان بگرێتە دەست. ئەمەش بوو بۆ ئەوەی کە بنەماڵەی بارزانی زۆر لە مەلا عەبدوڕەحمان دەترسان نەوەک ڕۆژێک دەسەڵاتی بادینانیان لێوەربگرێتەوە و خۆی بکاتە گەورەی بارزان و بادینان. ئەم ناکۆکیە بەردەوام هەبوو تاکو ساڵی 1927 زۆر زیاتر پەرەیسن. ڕۆژێک کەسانێکی زۆر لە چیای سەری موسەکان لە دەوری مەلا کۆ دەبنەوە. ئیتر ئەو کات بنەماڵەی بارزانی زیاتر بۆیان ڕوون دەبێتەوە کە مەلا عەبدوڕەحمان دووەم کەسایەتی کاریگەری ناو بارزانە. بۆیە ئەمەش ترس لە ناودڵی بنەماڵەی بارزاندا دروست دەکات و بڕیار دەدەن کە مەلا لە کۆڵ بکەنەوە و بیکوژن. ئەوە بوو لە سەرەتای مانگی ئەیلولی ساڵی 1927 مەلا موستەفا و محەممەد سدیق چوون بە دوای مەلا عەبدوڕەحمان لە چیا بۆ ئەوەی بیبەنەوە بۆ ئاوایی. ئەویش بێ یەک و دوو و بێ دوودڵی لەگەڵیان دەڕوات و نازانێت کە ئەمە دواساتەکانی ژیانی دەبێت و پیلان و بەرنامەی کوشتنی دانراوە. ئێوارە دەچنە سەرکانی جۆخینان بۆ دەستنوێژ هەڵگرتن. لەوێ لە پشتەوە مەلا موستەفا و محەممەد سدیق دەیدەنە بەرگول لەو هەر لەوێ دەیکوژن و کۆتایی بەژیانی دەهێنن. دواتر مەلا موستەفا محەممەد سدیق دەنێرێت بۆ ئەوەی میقداد ئیسماعیل و عەبدوڵڵا ئیبراهیم حاج لەگەڵ خۆی دابهێنێ. ئەویش دەڕوات و ئەوانیش دەهێنێت و دواتر کە دەگەن ئەوانیش هەر لەوێ دەکوژن. بەم شێوەیە کۆتایی بە بزوتنەوەی مەلا عەبدوڕەحمان دێت و بارزانیەکان دەبن بەهێز و دەسەڵاتی یەکەم و کۆتایی لە ناو بارزان و بادینان. دواتر دوای دروستبوونی شەڕ لە نێوان بارزان و ڕژێمی عێراقدا ئەو بابەتە کۆتایی پێهات و پەردەپۆش کرا و لە بیر خەڵک برایەوە. بەڵام شێخ ئەحمەد تاکو ئەو کاتەی کە مرد ئەو تاوانە لە ناو دڵی دامایەوە و هیچ کات نەیتوانی ئەو تاوانە لەبیر بکات و بە ناچاریش لە مەلا موستەفا و محەممەد سدیق خۆش بوو.